ئێمە وەکو نووسینگەی بەخشین بەرنامەی بەخشین لە سۆران هەستاین بە سنەتی قوربانی ئەو ساڵ سەربڕینی ئاژەڵ بەسەر بۆ ئەوی بەسەر فەقیران دابەش بکەین. تقریبا 25 سەر حیوانمان سەر بڕیوە، تقریبا 500 کیلۆ گۆشتمان بەسەر فەقیران و هەژانان دابەش کردێن لە دەڤەرەکەمان. بەڕاستی بەرنامەی بەخشین خزمەتێکی زۆر گەورەی کردووە بە موسڵمانان، بە نەداران، بە هاتیوان و بەبێ باوکان، بە تایبەتیش لە ڕۆژی جەژنی قورباندا کە هەڵساوە بە قوربانیکردن بۆ ئەو کەسانەی کەوە لە توانایاندا هەیە کە قوربانی بکەن و بەخشین و بەشینەوەی ئەو گۆشتە بەسەر فەقیرانی ئەو موسڵمانانەی کە لە دەڤەرەکەدا هەن. هەمووشمان دەزانین کەوە باشترین کردەوە کە ئینسانی موسڵمان ئەنجامی بداتن لە جەژنی قورباندا ئەوەیە کەوە خوێن بڕێژێ لە پێناو خوای گەورە، سەربڕین و قوربانی بکاتن لە پێناو خوای گەورە کە خوای تەبارەک و تەعالا وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی باس کردوین کە بەقەد هەمووی خوێن و ئەو پێست و مووەکانی خوای گەورە ئەجر و پاداش بۆ ئەو کەسە دەنووسیتن کەوە ئەو قوربانیەی کردووە. بۆ هیوادارم کەوە ئەو هەموو موسڵمانێک کە توانای هەیە قوربانی بکاتن لە خلالی ئەو 4 ڕۆژە کە ئیامە تەشریقی پێ دەڵێن قوربانی بکاتن و گۆشتەکەی بداتە ئەو موسڵمان و ئەو فەقیرانێکەوە بێ دەرەتان و بێ سەرمایان.